اما ئێستا لەسەر پرۆژەی دووسایدی کۆیە هەولێری نزیک گوندی حاجی و سوو ئەوەی کە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا ڤیدیۆیەک سۆشیال میدیایتانی ئەویش بەجێهێشتنی تەپۆلکەیەکە لەسەر ئەم پرۆژەیە بە هۆکاری ئەوەی کە باڵندەیەک لەسەر ئەم تەپۆلکەیە هێلانەی دروست کردووە و چەند هێلکەیەکی کردووە. ئێمە لەگەڵ بەرپرسان و سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە قسەمان کردووە کە هۆکاری لانەدانی ئەم تەپۆلکەیە چییە. ئەوان بۆ ئەویان گەڕاندەوە کە تاوەکو ئەو کاتی کە باڵندەکە ئەم هێلکانە دەتروکێنێ و دەبنە باڵندە و گەورە دەبن ئەوان دەستکاری ئەم تەپۆلکێ ناکەن. ئێمە وەکو تیمی 964 سەردانی مەیدانیمان بۆ ئەو تەپۆلکەیە کردووە کە ئێستا لە پشتی ئێمەوەدا دیارە. ئەوەی کە ئێمە بینیمان هێلانەی باڵندەکە لەم شوێنەدا نەمابوو. ئەویش کە بەپێی ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ چەند هاوڵاتێکی ئەم گوندە کردووە، دوێنێ شەو کە ڕەشەبایەکی بەهێز هەڵی کردووە گومانی ئەوە دەکەن کە ئەم ڕەشەبایە کە هێلانەکەی لەگەڵ خۆیدا بردبێ و بۆیە کە هێلانەکە لێرەدا نەماوە. ئەوەی کە ئێمە لێردا دەیبینین پرۆژەکە بەردەوامی هەیە بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ هەینیە کاری تێدا ناکرێت، بەڵام لە ڕۆژانی تردا کارەکانی ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە و ئەوەی کە لێرەشدا بوونی هەیە ئەم تەپۆلکەیە بەجێڵدراوە بەهۆی ئەوەی کە ئەم باڵندەیە هێلکەکانی بتروکێنن دواتر تەپۆلکەکە لا بدرێت، بەڵام لە ئێستادا باڵندەکە لێوێ نەماوە، هێلانەکە بوونی نەماوە. پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا دەست بکرێت بە لابردنی ئەم تەپۆلکەیە.